زیدەتر لەسەر بێ ڕابواستن ڕێزدار ئەردەلان گەزنەی و بەرپرسێ پشکنینا کارە لە ڕێڤەبەریا گشتیا کار و دەستەبەرە جوواکی لە ستودیێ میوانێمەیە تو بخێر هاتی ئەردەلان سپاس ئامادەبوونەوە فەرمانبەر و تومارکرد ناوان د پروژه هەژمارێ مندا بەرەف دو ماهی کێ دەچیتن کەنگی کرێکار تێنە دەستپێکردن و برێکا کارتا بانکی موچەیە خوا وەربگرن سپاس بۆیە تەبعاً ئێمە لە هەرێمی کوردستان نزیکەی 200 زیاتر لە 250,000 کرێکاری دەستەبەرکراومانە لەسەر سندوقی خانەنشینی لە کەرتی تایبەت ژمارەکە یەکجار زۆرە خۆش بەختانە ئێمە دەستمان پێکردو بە تۆمارکردنی هەموو ئەو کرێکارانە لە سیستەمێک بە ناوی سیستەمی دەستەبەری کۆمەڵایەتی کە تاکو ئێستا لە خلالی ئەو چەند مانگەی سەرەتای ساڵی 2024 نزیکەی 112,000 تاکو ئێستا 112,000 کرێکار لەو سیستەمە تۆمار کراوە کەواتە زۆر بە خێرایی بەرەو پێش دەچێت دەستەبەرکراون نەخێر ئەوانەی دەستەبەرکراون 250,000 کەسن 250,000 بزەبێت ئەوەیان زیاتر لە 112,000 کەس داخلی سیستەمەکە کراون داتاکانیان بە سیستەم کراوە کەواتە دەبی یەکەم جار دەستەبەر بکردن تاواکو بەدڵنیاییشتالکردنی موچەکەی بەدڵنیاییەوە ئێمە دەستمان پێ کردووە ئەوانەی کە ئێمە حالیان ئێمە لە نێو سیستەمەکە تۆمارمان کردوون ئاسانترە بەڵام بۆی کە بڕیار لەسەر ئەوە بدەین کە بێتە هەژماری من تەبعاً لە دیدگا و پلانی ئێمەدایە بەڕاستی بەڵام پێویستە سەرەتا داتایەکمان هەبێ داتامان لەبەردەست بێ بۆی هەرکات ئەو داتایە تەواو بێت یاخود لە قۆناغی یەکەمی داخلکردنی داتاکان تەواو بین بەدڵنیاییەوە هەنگاو دەنین بۆ بە ئەلکترۆنیکردنی دەتانەوێ دەستەبەرەکە هەمیە تمام بکەن پشتی وێ دەست بیا هەژمارێ من بکەن بڵێ لەبەرەوەی هەموو کرێکارێک لەلایەن ئێمە بەرایی هەیە هەموو کرێکارێک لەلایەن ئێمە SS نمبەری دەبێت واتە سوشال سکیورتی نمبەر سەرباری UPN-ەکەی بە هەمان شێوە UPN-ە پێویستە ژمارەی تایبەت بخۆی هەبێت دەستەبەری کۆمەڵایەتی بۆی کە هەر کاتێک ئەو ژمارەی بەدەستێنە پرۆفایلی خۆی لە سیستەمەکە دەتوانێت سەیرکە موچەکەی چەندە لەکوێ تۆمارکراوە خزمەتەکەی چەندە هەموو ئەو زانیاریانە کە پێویستە لەبارەی کرێکارەکە هەبێت دەیبینێ ڕاستەخۆ کرێکارەکە لە ڕێگەی ئەو ژمارەوە دەتوانێت تەماشای بکە باشە وەختێک هەنگوو دەست نیشان کردی حتاکو ئەوە دەستەبەرکردنێ دیماهیک بێتن بکوم دەست بە قۆناغادی بکەن یا بەسەراحەت ئێمە کاتێکی دیاری کراومان نییە بەڵام خۆشبەختانە پلانەکە من پێشبینی دەکەم لە ماوەی 3-4 مانجی داهاتوو چکە هەموو چێشەکە لەلای ئێمە نیە و دواکەوتنە بەشێک لە پرۆژەکان داخراون یاخود قەرزارن یاخود کێشە یاساییان هەیە بەڕاستی تۆمارکردنی ئەوانە لە بەردەم ئێمە زیاتر کێشەیە بەڵام ئەوانەی کە کاران مامەڵەیان دەوێت و ڕۆژانە دێن بۆ ڕایکردنی مامەڵەکان ئێمە ڕاستەوخۆ مامەڵەکانیان ڕای ناکەین تاکو خۆیان تۆمار نەکەن لە سیستەمی ئەلکترۆنیکە ئەوە بەرەو پێشتونێک زۆر باش بەدەستات بتەخمینێکە سەحکەینێ گەلک مانە بێنە دەستەبەرکردن بڵێ بە دڵنیاییەوە زۆر ماون بەڵام خۆشبەختانە ئێمە تقریبن بەپێی تەخمینەکانی ڕێکخراوی کاری نێو دەوڵەت لە هەرێمی کوردستان زیکەی ملیۆنێک کارمەندمان هەیە لە کەرتی تایبەت بەڵام ئەوەی کە هەمووی لە کەرتی تایبەتە شمولی ئەو قانونێکی ئێستا هەیە لە دەستەبەری کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان شمولی ناکە لە بەروی قانونەکە دەڵێ پێویستە خاوەنکارێک هەبێ بۆ نمونە ئەوانە کە کاری خۆیان دەکەن یاخود پیشەن یاخود دەستگایەکدا بن بزەبەتەوانێک کە لە ژێر ڕێنمایی خاوەنکارێکدا کار دەکەن لە پرۆژێکی دیاریکراو لە کەرتی ڕێکخراو بن ئەوانە ژماریان تەبعاً زیاتر لە 250,000 کەس بەڵام بەڕاستیش کۆمەڵێک لە خاوەنکار پرۆژەکە 250,000 کەس ئەوەی کە ئێستا خزمەتەکەی کارە بەڵام 350,000 کەس ئەوانن کە تاکو ئێستا داخلی بازنەی دەستەبەری کۆمەڵایەتی بوون بەڵام هەندێکیان مردوون هەندێکیان تەقاعود بوون هەندێکیان خزمەتەکانیان سەحب کردووە هەندێکیان خزمەتەکانیان ڕاوەستاوە بەڵام تاکو ئێستا 250,000 کەس بەردەوامە ئەو ژمارەیەش پێم وایە زۆرە بۆ هەرێمی کوردستان کەمنیەوە ئەوەی ماوەتەوە بەشێک لە خاوەنکاران و پرۆژەکان بەداخەوە ما تکان لێ دەکەین کە بە زووترین کات زانیاریەکانیان خۆیان پێشکەش با دەستەبەری کۆمەڵایەتیان لە بەروی پێشکەشکردنی هاتیە دەستپێکردن هیچ ئیجراتێکینە بەرامبەر وان دەستگە و کۆمپانیایەوە کارمەند خود دەستە بەدڵنیاییەوە ئێمە تەنها لە دادگای هەولێر بەپێ ئەوەی کە ئێمە پرسیارمان کردووە پێشەوەی لێرە ئامادەبین نزیکەی ئەو ڕۆژانەی دادن نزیکەی 50 دادبینی دەبیندرێت لە دادگای کاری هەولێر کە ئەوە ژمارەیەکی پێوانە و یەکجار زۆر زیاتر لەسەر مادەنەوە چشی قانونی زمانە ئیخفا معلوماتی پێدەڵنی ئێمە یعنی شاردنەوەی زانیاری یاخود پێشکەشەکردنی زانیاری لە کاتی خۆی یاخود دواکەوتووە دەبینی چەند ساڵێکە پرۆژەکە هەیە دەستەبەری ئیهمال کردووە کرێکارەکە شەکوا لێ سەر دەکا یاخود پشکنەرەکانی ئێمە سەردانیان دەکەن لە ناکاو دەبینین کە تۆمار نەکراون یاخود قەرزارن ماوەیەکی زۆرە یاخود سەرپێچتریان هەیە بۆ نمونە لەسەر ئەو بڕیاری ژمارە 172 ئەنجومەنی وەزیران کە نابێ
دەستی کاری بیان لە 125 لە ڕۆژەکان زیاتر بێ ئەمانەش بەشێکن لە کەیسە یاساییەکان. بەشێکی چەندە ئەوەی کە خۆیان دەستەبەر نەکردەوە لەناو ئەو سکاڵانە؟ ئێمە پێشبینی دەکەین بە دڵنیاییەوە قەزت ئەوانەی کە لە کەیسەکان وڵاهی ئەوە دیاری نەکراوە بە سەراحەت بڵێن، بەڵام بەشێکی زۆریان زۆر بەهێرە زۆری مادەنەوە چەشی پێدەوترێت لە لای ئێمە کە ئەو مادەیە ڕاستە خۆی حاڵی محکەمە دەکرێت بەر ئێمە دەسەڵاتمان نییە وەکو ڕێکاری ئیداری بگەڕێنەوە بۆ دواوە بۆ بەستی دامەزراندن. ئەو دەسەڵاتای هەیە سکاڵای لەسەر جێکاری خۆ بکاتن دەستەبەرکردن. کارمەند بەڵێ بە دڵنیاییەوە دەسەڵاتی هەیە و ئیدعای عام دەسەڵاتی هەیە، ئێمە دەسەڵاتمان هەیە وەکو حکوومەت. تێگەشتنە کارمەندێنمە دروست بووە کوشکایتە بەڕاستی یەک لە تەحەدیەکانی ئێمە ئەوەیە کە بەداخەوە کرێکاران و کارمەندان لە کەرتی تایبەت ئەو وعیەتە پێویستیان نەبوو، بەڵام خۆشبەختانە ئێستا لەبەرەوەی بەڕاستی بەڕێستان و کۆمەڵێک تیڤ تریش لەسەر و بابەتە بەرنامە دەکەن و گرنگی پێدەدەن لەو ماوانەی دوایی کە ئەعلام هاتۆتە نێو بابەتەکە بەڕاستی ڕێژەی سکاڵا بە ڕێژەیەک جار زۆر باش عنی بەرز بوو گەل بێژی بەلکی حتان و کە کرێکار هەبیتن باش زەڵال نەببیتن بۆچی پێتویە خۆ تومار بکاتن بێتە دەستەبەرە. ئەوە زۆر گرنگە بەڕاستی، ئەگەوە زۆر گرنگە بە ڕێم پێ بدێ بەڕاستیەوە بۆ بینەران شی بکەینەوە. طبعا ئەوەی کە لە کەرتی تایبەت ئیش دەکا خەڵک داوای ئەوە دەکا کە لەسەر حکوومەت لەسەر میلیاردی گشتی تەعین بێ بۆچی تەنها جیاوازەکەی ئەوەیە کە لەوێ تەقاعودی هەیە بەڕاستی و ئەو ئیستقطاعی لە میلیاردی گشتی دەبڕێ سەدادەیە لە موچەی کارمەندان سەدادە مانگانە بۆ بەستی تەقاعودی دەبڕێ، بەڵام لە کەرتی تایبەت هەمان یاسامان هەیە بە خزمەت گوزاری باشترەوە بە ئیمتیازاتی باشترەوە بۆ ئیستقطاعەکەی تەنها 150 ئەوەی تر لەسەر خاوەنکارە و لە موچەی خانەشینیەکەشی ئیمتیازاتی باشتر کۆمەڵێک بابەتی دیکەشەیەکە ئەستن لە قانونی حکوومەتیە لە میلیاردی گشتینیەکە کارمەند لە کەرتی تایبەت بەڕاستی و تایبەتمەندیان ئەو مافانە هەیە، بەڵام بەداخەوە خەڵکی ئێمە کرێکارانی خۆشەویست کارمەندان تەنها حسابی ئەوە دەکەن دەڵێن کەی پارەکە وەربگرینەوە کە ئێمە لێرەوە داوان لێ دەکەین پارەکانیان وەرنەگرە و لە بەرەو خزمەتەکانیان سفر دەبێتەوە خۆیان بگرن تاکو دەگەنە تەمەنی تەقاعودی بۆی کە لە کاتی پێویست بتوانکەی مەبەستە ئەوە نەهێن پەشیمان بن وی پارەی و دۆنە بەکش بەپێ قانون مافیان هەیە لە چەند حاڵەتێکی دیاریکرا و دەڵێ ئەگەر هاتوو لەسەر میلیاردی گشتی تەعین بوو دەتوانی خزمەتەکەی نەقل بکات بۆ سەر میلیاردی حکوومەت و دەشوانی پارەکەی سەحب بکاتەوە ئەوەی کە داوێتی یان لە کاتی چوونە دەرەوەی وڵات یاخود ئەگەر کچ بێ ئافرەت بێ لە کاتی زەواجکردن لە کاتی منداڵبوون ئەگەر لە کارەکەی دا ببڕێلەوە یان ئەگەر ببێتە خاوەنکار لەو حاڵەتانە دەتوانێت پارەکەی سەحب بکاتەوە، بەڵام ئێمە تکایان لێ دەکەین پارەکانیان سەحب نەکەنەوە بۆی کە خزمەتی زیاتر کۆ بکەنەوە بۆی بگەنە شەرت و مەرجەکانی تەقاعود. حاڵەتێکا دیکە هەیە هەفکارت مژیت پرسین ئەم بینە ناوفێرەدا کارمەند هەیە ji kompaniyayekê çi kompaniyayekê li vê kompaniyayê destebera komalatî hebûya yekem rawistiya bêkar ma zor asayî serwî hesaba ya bû wî hatiye hesabkirin zor asayî hemû kompaniyekayî dest pê kir lê kompaniyayê dî desteber niye ئەوەی دەستەبەر نییان ئەگەر ئێمە ئەگەر دەست پێ بکەتەبە دەچیتە سەر یا یەکەم بۆ زێدە بیتن بەڵێ هەمووی کۆ دەبێتەوە ئەگەر دەستەبەر نیە خۆی تەبعاً لێرەوە تکان لێ دەکەین لە کارمەند و کرێکارانی خۆشەویست لە کاتی دەست بەکاربوونیان لە هەر کارێکدا گرێبەستی کار بکەن و لە گرێبەستی کار ئاماژەی پێ بدەن تەبعاً ئەگەر ئاماژەش بە زەمانی اجتماعی نەدرێت لەبەر بابەتێکی یاساییە گرێبەستی کار نابێتە هۆی ئەوەی کە زەمانی اجتماعی نەکرێت لەبەر بابەتێکی یاساییە پێویستە زۆر وشار بن لەسەرەوە بابەتە طبعا یەک لە حاڵەتەکان یەک لە ئاماژەکان کە زۆر گرنگە کرێکار بزانێت کە دەستەبەرکرا ئەوەی کە 150ەکەی لێ قەتع بکرێنە موچەکەی هەر کات 150ەکەی لێ قەتع نەکرا ئەوە مەترسی ئەوەی لەسەرەکە خاوەنکارەکەی یاخود پرۆژەکەی بەڕاستی شاردنەوەی زانیاری کردبێت و تەقدیمی حکوومەتی نەکردبێت بۆ ئەوی دەستەبەری کۆمەڵایەتی بۆ بکرێت بەڵام زانیاری تا ئەوەی هەیە موچەیەکی ژمارەیەکە ژمارەیەکی دیکە دەدا خۆی لە 150ەکە ئەوەش بەدەردەکەوێت بۆ یەک لە هەدەفەکانی بە دیجیتالکردن ئەوەیە ئەو موچەی کە هەیە لەوێ لە حکوومەت ناشاردرێتەوە ئەگەر بێتە ماستەرکارد لەوێ ئێمە پێی ئاگادار دەبین لەسەر کەشف حساباتی بانکی یاخود لەوەی کە کرێکار بەخۆی دەزانێت چەند وەردەگری و وەسائلی ئیسباتکردن لە مەحاکم و کات زۆر ئاسانتر دەبێ بابەتەکان شەفافتر و سودێتوێ زۆرن یەک ژوان دکاریتن وەکو فەرمانبەران قەڵان ژوار بەدڵنیاییەوە ئەو کاتێمە پلانمان دەبێت بۆی کە بەشێک لە بانکەکان بتوانە خزمەت گوزاری پێشکەش بە کرێکاران و کارمەندانی کە تایبەت بکەن. کاک ئەردەڵان هەمی ئەوەمە بەحەس کردی سودێتوێ و ئەو بربەستێت هەیژی بتەخمینە هەنگوو دەکەنگی ژبەر و فەرمانبەرێت بەرەف دوماهیکێ چوون هەژمارەمەژی بەرەف دیماهیکێ چتن بوو فەرمانبەران کرێکارژی دێ بتەمامی هینە دەستەبەرکردن و دێ موچەی خوژی بڕیا دیجیتالی بڕیا کارتە بانکی وەربگرن
طبعا وەکوتم ئێمە بەڕاستی پێویستمان بووە کە لە سەرەتا داتا کۆبکەینەوە ئێمە لە قۆناغی یەکەمین لە قۆناغی کۆکردنەوەی داتاکانین کۆمەڵێک پرۆسسمان ڕێخستۆتەوە ئێستا خۆشبەختانە وستەمەی کە هەیە زیاتر لە نیوەی ئەو کرێکارانەی کە ئێستا بەردەوام لە کارکردن زیاتر لە نیوەی پرۆژەکان چوونەتە نێو ئەو سیستەمە هەر کات زانیمان زۆر گرنگە بۆی بەرەو هەژماری من بڕۆن یاخود سیستەمێکی هاوشێوە لە کەرتی تایبەت دەتوانین بەشێک لەوانەیە کە تۆمار کراون یاخود داتاکانیان داخل سیستەمەکە کراوە ئێمە دەست پێ بکەین لەسەرەوە نەوەستین کە هەمووی بێکەوە خلاص بێ وستەمەکە کۆتایی پێبێ داتاکان ئەو کات دەست پێ بکەین دەتوانین ئەو بڕیاژن بەڵام بەدڵنایەوە پێویستی بە کۆمەڵک ڕێکار و خۆ ئامادە سازکردنی کارجێڕی هەیە دوو پرسیاری دیکە کە ئەردەمان ژکارە مخواگەر بە کورتی بەرسفێ سەرڕەباستین کرێکاری سەربەخۆ شێت خو دەستە بەرکەتە کرێکاری سەربەخۆ تەبعاً ئێمە بە پێی یاسا ژمارە 4 ساڵ 2012 کە یاسا کۆنەکەی دەستەبەری کۆمەڵایەتی هەموار کردوتەوە مادەینەوە باسەوە دەکات کە پێویستە پەیڕۆیەک لە ئەنجومەنی وەزیرانەوە دەربچێ جەنابی وەزیر و هەروەها بەڕێز بەڕێوەبەری گشتی خۆیان بەڕاستی زۆر مهتەمەن بەو بابەتە ئێمە ئەمڕۆ دوایین کۆبنەوەی لێژنەمان کردووە لێژنە ئامادەکاری بۆ ڕەشنووسی ئەو پەیڕەوەکە ئاراستی ئەنجومەنی وەزیران دەکەین بۆی موافقەی لەسەر بکەن بڵێ ئەمڕۆ کۆنووسەکە ئەمڕۆ ڕەشنووسەکە ئامادەکراوە لە زووترین کات ئێمە ئاراستی وەزارەتی دەکەین و بەرز دەکرێتەوە کە ڕەشنووسەکە ئامادەی تەنها موافقە ئەنجومەنی وەزیران بێتەوە ئێمە ئامادەین بۆ باشە یادی کرێکارێکی چارچوبای دەستگایەکی دای کۆمپانیایەکی دای کارگەهێکی دا شێت سەر بخۆ دەستە بەر بکاتن پێشی ڕێکارێر ئەو بابەتی جەنابەت باز دەکەی بەڕاستی لێرە بە فرسەتی دەزانم باسی بکەم کە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان زۆر گرنگە بۆ ئێمە لەبەرەوەی ئێمە هەردوو قانونی هەردوو یاسای عمل بەڵێ هەردوو یاسای عمل کە تاکو ئێستا لە پەرلەمانەوە هەروە یاسا دەستەبەری کۆمەڵایەتی کە ساڵی 1970 کە زۆر کۆنە هەرچەندە لە 2012 بەڵێ هەموار کراوەتەوە بەڵام لە تەواوی جانبەکانی هەموار نەکراوەتەوە ئێمە بەڕاستی کۆمەڵێک جانبمان هەیە کە پێویستە لە ڕووی قانونیەوە چارەسەر بکرێن بۆ ئێمە بەڕاستی داوا دەکەین بە زووترین کات هەر کات پەرلەمانی کوردستان ئەم خولە دانیشت ئەم دوو یاسایە بە زووترین کات پەسەند بکرێت زۆر سپاس ئەردەلان گەزنەی بەرپرسێ پشکی ناکار لە ڕێڤەبەریا کار و دەستەبەرە جڤاکی ماندوو نەبن سپاس بۆ باش